چەند ڕۆژن فڕۆکن تورکیا عێریشی بنگەهین کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش و پارتیا کارکەرین کوردستانی پێکێکی دەکە هەتا بەری هەفتیەکی ژی گومان هەبوو و تورکیا چاوێخوا ژێ لێڤینێن داعش دەکرێن نەها ئەو دەبا بەشدارێک سەرەکە و کاریگەر دوی شەڕێ دژی داعشدا لێ دە هەمان دەمیدا ئەو عێریشی پەکەکێ دەکا و بە هەمان ئارمانجا شەڕێ تیرۆرێ پێشهاتن نه هەفتیەکی بوون پشتی تەقینەکە خۆکوژی لێ سروچێ تێدە 32 کەس هاتنە کوشتن و داعش پێهاتە تاوانبارکردن لێگەلە کەس باوەڕ دکن ئارمانجا ئەنکەری پێکێکیە بەریک و داعش بە گەلو ئەمریکا چه هەلویست هەیە ئەم میێوانداریە هێژاکانی خۆلام دکین ئەو برێڤە بەرێ تۆڕێ زانیاریین ئەمریکا و کوردانە کاکانی گەلک بخێراتی پرسیارەمە ئەوە مژدەتە تێبگەهن شرۆڤەکردنێکی بدیمە کە ئەمریکا چ سیاسەتی دکە لە هەمبەر وی شەڕێ نەها دەبە ئەمریکا دەخوازە داعشێ تو نەبکە و حتا ئاناژی پەکێکە شەڕێکی گەلک گرنگ دژی داعشێ دانە و گەلک پێشوە چوونە لە چیای شنگالێ لە تەڵەبیادێ لە کۆبانەیە ئیرۆ تورکیا داخلی وی شەڕێ بووە دەبێ ئەژی دەخوازم وی شەڕێ بکەم لێ مەرە دنێرە پڕانی عێریشەی کوردان کردیە یعنی توژیت گەلوان باوەڕێوان خەڵکای کو دیبێژن مەبەستا تورکیا بەرێک و داعش بە پەکەکەیە پاکێکە ئارمانجاوەیەکیە بەری داعش بەری داعش حکوومەتە تورکیە پەکێکی زیاتر داعشی زیاتر پەکێکی دەترسە ئەبزانم ئەو دیبێژە دژمن نەهاژی حتا کاربەدەستن ترک دیبێژن دژمنی مەیەکی پەکەکەیە بەریک و داعش بە ئەو بە ئاشکرەی دیبێژن لە ئەنها جیهان تەفدا شەڕی داعش دەکا و تورکیا بخۆشی کەتیا کەتب و پرۆسێکی ئاشتی دانوستاندنا دیگەل پەکێکی چمان نەها و عێریشی پەکێکی بکەن حکوومەتە تورکیە نێرد ڕۆژ بڕۆژ یەپەکە پێش وەدەڕە نابێنە کۆبانی و جزیرە چێ کرد تەڵابیات کرد گوتن سبێت سبێ بەهرە منتیقا نابێنە ئەفرینێ و کۆبانێژی بگرە ترساوانە مەزن کورد سەری دکەبن و خواستن داعش یەپەکێت نەبکە داعش نکاری بوو وەختە نکاری بوو ئانا دوێ ئەزهر مەجبور مایە ئەو دەڕە ناو و سیاسەتێکی ئەوکە یعنی دەبێ سەرۆکی تورکیە دەبێ ئەم بخوازن حتا پەکێکی سیلاحی خۆ بەرنەدە شەڕێمە ئەوێ داوام بکە 31 ساڵە ویشاری داوام کردیە 31 ساڵە پەکێکە سیلاح بەرنەدایە بزۆڕێ و چ ئەنجامژی نەبوونە ئەنجامن ئاشتێژی نەورەکەکی کانی ئەس بەگەڕ مەسەلا ئەمریکا ئەم دەخوازن بتر لەسەر ئەمریکا تێبگەن ئەمریکا تێبگەن کە چاوا دەکە دوی شەڕیدا لە کۆش کاسپی دەبێژن ئەم پشتەوانیا تورکیا دەکەن دوی شەڕیدا نە بەس شەڕێ داعشدا شەڕی پەکێکی دەژی ئیرۆ بەری چەندێ لە کۆمبوونا ناتۆ وڵاتین 28 وڵاتین وەزیرێ ناتۆ پشتەوانیە تورکیاکردن دیسان هەردە مەسەلا شەڕی تیرۆرێدا ینی پەکێکە لایەنە ژوەیە ئەتزانم هەندێک وڵاتی وەکو ئەڵمانیەوانە نەبدلێوانە لێ مەسەلا مەدوێ سیاسەتە ئەمریکا دەبێنە تێبگەهن سیاستێک ڕاست دکەنها سیاسەتە ئەمریکای و دینن زمان دەبێژن حەقی تورکیە هەیە خۆ بپارێزە نابێژن حەقی تورکیە هەیە هەرە ئەمبێژن عێراقی نابێژن حەقی تورکیە هەیە ئەمبێژن حتا ناخوازن بێژن حەقی تورکیە هەیە هەرە سووریە دەبێژن ئەم دژی داعیشێ شار بکەن داعیش ئیرۆ ji بۆ غەربێ پرۆبلەما یەکەمینە ji بۆ تورکی نە پرۆبلەما یەکەمینە ئەو فەرقەیە ناوەوەندە ئەو یەک ئادەتۆ جوینەوانە ئیرۆ لە بروکسەلێ هەندورێ جوینێدا gelek ئەندامێ ناتۆیە ji تورکی را گوتن ئاشتیکی هەبوو وی ئاشتیە بەردەوام بکە 3 ساڵە پەکێکە شەڕ ناکە 3 ساڵە دایک ناگرین 3 ساڵە تفنگ ناتەقن واتشتێکی باش بوو ji بۆ تورکیە ji بۆ کورداژی ئەگەر ئەحمەد داوود دەبێژە ئەز ئێشارە بکەم حتا پەکێکی سیلاحی بەردە ئەو ڕۆژە حتا ڕۆژە قیامەتی جێ بسەکنە بەری و ئەمریکاش دەبێژامی پشتاوە بگرن ئەمریکا نە سەدی سەد دەبێژامی پشتاوە بگرن دەبێ حەقیتە هەیە خۆ بپارێزی لێ تشتێک و نابێژەژی هەیە ئەوژی ئەس باوەرم یان ئەس نزانم سەدی سەد لێ ئەدوێم ئەو بێژە تانسیۆن کێم بکە چونکی بۆ ئەمریکا زانە 31 ساڵ شەڕ هەبوویە و تشکی نەکەتیە سەر بێژنگێ ji bo Amerîka îro naxwaze Daeş mezin bibe. Çünkü Daeş ber televizyona serî Amerîkiye jê dike, ber televizyona serî Almana jê dike, ber televizyona serî Kurda jê dike.
جبوا امريكا جبوا المانيا جبوا انجلترا جبوا فرنسا يا بروبلمايه كمينه بله هلبته بككي ويشبكه وبرسفا بككي تشبع بكك بريز صلاحتين دمشتاشكو خون بخون باقش نابه يعني قلت لك خوش بو قلت لك لا يعني سياسيه لا يعني تركيا دا البرلمان دا رنگ وان گوتنا بکلی پکک کو چکداری پککی وی برسفا وان چبا پکک تشتكي نگو ما بخو نگو هر او دحف پلیسا بکوجن للسريكانيه دحف پلیس تركا قال لك تاثير او ككيه يعني دتشتنا بيش مدى دري هنا ريكي او احمد داوودلو وعسكريات تركا شارع خو بردوام بكن و تشكي نكه بسر بيجنگي پاكي ده حاجه خرد بيه هل بجارتن كي چبو 6 مليون انسان او خدا BDP 6 مليون انسان اوجي تباوان پشتواني پاكي اوجي تباوان پشتواني پاكي دكن اگه داوودلو يجي هم بيجن حكومه تركيا خاص پاكي تنابكن 15 سال بري 20 سال بري بلكي ده زياده امكانه وان هاون ايرو چيه آب سر باراج در باز بيه باشا دبيجن كو قالك من بيسيا فان دوسي روجاكا بحث دكن دبيجن جبلي كو ياتا بحث كي يكون ها بيشكتنا كردان ل بتايبجي لروش آفا لكوباني لسريكاني اللي قالك جهندي كو داعش باش خستنا وبنا تركيا بشكي بين راحتاج بيشكترين كردايا دنجي مثلا هل بجاتنا وسركتنا كردان جدي بيجن اف اگر انكو نها تركيا بشر دس بكري اگر شوي شري بكهربا وي بيشكتني راوستينا تشتكو بله تبني ريهندري سوريا ام فيجن سني هنا علوي هنا ام فيجن كرد هنا تبني ريهندري عراقي فرق هنا تبني ريهندري تركيا 20 مليون كرد هنا 12 مليون علوي هنا اذن يجي ام فيجن سنينا يعني تشتكو للسوريا دبن العراقي دبن برحتي اگر حكومات تركيا باش ننيره في مساله يعني بدلكي اوكي وك سياسه مداركي باش ياخذ بينا ننيره تشتكي او بومباكي تتعقن بغداد او تركيا بتعقن امكانه ويتنا باش كي وانتقينا او داعش تبيجا ازبكم اوكي يا داعش هندري تركيا ده بحزارنا وكردي مجلي ويبرن اگر نافجم كردي ما برابكن من نگوتيه كرد سريكو كرداش نافجم برا كرد بيا بكن لي اگر وقتا حتى يواري بوليس ورا سمالته داس باوجا ناموساته ام فيجن برايته خشكيته ابيته بسمامته حفصه ده هبن ام فيجن 4 روزه في شريط اس بكريس 1040 كساتيه گرتن براني صدي 85 كردن بله وحكومات تركيا دي از داعش شر دكم بله كاني قالك سباس استخوش